حالا بەڕێزان و کولا هەواڵەکەشە ئاگاداری بابەتەکە بووین ئەگرتمەوەی مامۆستانی وانە بێش لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستاندا دەستی پێکردو و هەتا ئەم ڕۆژانەش بەردەوامی هەیە بۆ ئاگاداربوون لە دۆخی مامۆستانی وانە بێش و هەروەها جێبەجێکردنی داواکاریەکانیان و ئایا لە نەبوونی مامۆستانی وانە بێش گرفت بۆ خوێندن دروست دەبێت یاخودنە گفتوگوی ئەم بابەت دەکەین بە میوانداری عەبدولواحید محەممەد سەرۆکی کێتی مامۆستایانی کوردستان کە ڕاستەخۆ لە هەولێرە لەگەڵمانە مامۆستا سڵاوت لێبێ ئەم کاتت باش ئاگادارین کە مامۆستانی وانە بێش بەردەوامن لە گرتبوونەوەکانیان و باسی ئەوشەکەن هەتاکو داواکاریەکانیان بۆ جێبەجێ نەکرێت ئەوان ناڕۆنەوە هۆڵەکانی خوێندن و بۆ بڕەپارێش کە وەزارەتی دارایی دابینی کردووە بۆیان ڕازینین ئێواڵەن چی لەسەر ئەم بابەتە و هاوکات لەگەڵەوەشدا بە دوواداچوونتان کردو بۆ ئەوی چارەسەرێکی بنەڕەتی بۆ مامۆستانە بدۆزنەوە. سڵاو لە ئێوە ئەم کاتتان باش دیارە هەمومان ئەو ڕاستی دەزانین یعنی لە 2014ەوە دامەزراندن بۆ میلاکی پێویست بۆ وەزارەتی پەروەردە نەکراوە بەهۆی ئەو بارودۆخی کە لە ڕابردوودا هەبووەوە بەهۆی ئەوەش کە پرۆسەی پەروەردە ئیتر بە شێوەیەک بەڕێوە چووە کە کۆمەڵک ئالنگاری و کۆمەڵک کێشەی هەبووە و ئەو کێشانە هەوڵی چارەسەرکردنیان نەدراوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە. خۆتان دەزانین ینی سەرمەشقی پرۆسەی پەروەردە مامۆستایە یعنی ئەگەر مامۆستا کەم و کوڕی هەبێت لە ناوەندەکانی خوێندن واتمە بەستم لە مامۆستایان ئیتر ئەمە پرۆسەکە بە شێوەیەک بەڕێوە ناچێت کە جێگەی ئەوە بێتکەوە کۆی ئامانجە پەروەردەیەکان ئامانجەکانی کۆمەڵگەیەکی باش بەردەستە بکات. ڕاستە لە ماوەی ڕابردوودا 5300 گرێبەست کراونەتە فەرمی بەڵام تۆ لە 2014ەوە کە تا ئێستا دەکات نزیکەی 8 ساڵ کۆی ئەو مامۆستایانی مۆڵەتی بێموچیان وەرگتەوە کۆی ئەو مامۆستایانی کە خانەنشین بوون و ئەوانەی کە بەردەوام مۆڵەتی درێژخایەن و مۆڵەتی خوێندن و ژمارەی زۆربوونی ژمارەی خوێندکاران و قوتابیان لە ناو ناوەندەکانی خۆت بەتایبەتی قۆناغی یەکەم ئەوانە وا دەکات کە دەبێت ساڵی بە ساڵی دامەزراندن هەبێتن بۆ ئەوەیەوە ئەو میلاکانی پێویستن پڕ بکرێتەوە. بەڵام دیارە نەکراوە هەروەک لە پێشداش ئاماژەمێتە پەنا براوەتە بەر مامۆستایانی وانە بێژ لە ساڵی 2014ەوە ئیتر هەر بۆ شایەک بووێتن بە مامۆستایانی وانە بێژ پڕکراوەتەوە تا ئێستا نزیکەی خۆی زیاتر لە 20,000 مامۆستای وانە بێژ دەداتن. ئەکید مامۆستایانی وانە بێژ ڕۆڵی باشیان هەبووە لە ناو ناوەندەکانی خوێندن و ئەو بۆشایە گەورەی کە لە میلاکدا هەبووە بە مامۆستایانی وانە بێژ پڕکراوەتەوە. بۆیە بەڕاستیمە حقیقەتێک کەس ناتوانێت نکوڵی لێ بکاتن و بە لە غیابی ئەو مامۆستایانش گرفتێکی گەورە بۆ پرۆسەی پەروەردە دروستە بیتن کە خۆشمان دەزانین پرۆسەی پەروەردە خۆی کێشەی باشە مامۆستا لە دواتردا باسیەوە کەین نەبوونی مامۆستایانی وانە بێژ لە ناوەندەکانی خوێندندا چ گرفتێک بۆ خوێندنی ئەم ساڵ دروست دەکات و باز لە گرنگی ڕۆڵی ئەوانی شتەکەین خۆشت لە بەشی قسەکاندا باسی ئەوت کردوتت ئەوان ڕۆڵێکی گرنگ دەگێڕن بەڵام کاتێک مامۆستایانی وانە بێژ دەبین بە تایبەتی ئەم ڕۆژانە کە قساکەن بۆ کەناڵەکانی ڕاگەاندن باسیەوە کە لەڵەن تا ئێستا لەگەڵ ئێمە چەند جار گرتبوونەوەمان ئەنجام داوە یادداشتمان پێشکەش کردو بەڵام تا ئێستا وەڵام نەدراوی نەتەوانێت بۆچی وەڵام نەدراو نەتەوانێت خۆی دەزانی چۆن یعنی ئێمە وەکو یەکێتی مامۆستایانیش لە کۆبنەوە ڕسمیەکانمان لەگەڵ وەزارەت و پێشتریش لەگەڵ وەزارەتی دارایی دانیشتین کراوە و لە هەمان کاتیشدا لەگەڵ پەرلەمان و بە یادداشتی فەرمیش ئێمە زوو داوای چارەسەری ئەو بابەتەمان کردووە ینی زوو پێش ئەوەی بگاتە هەڵپەساردنی دەوام و نەچوونە ژوورەوە ئێمە داوامان کردبوو کە دەبێت وانەبێژان کێشەکانیان چارەسەر بکرێ و بەلای ئێمەش باشترین چارەسەر ئەوەیە کە لە دوور لایەنێکی سێم نییە بەڕاستی لایەن یەکەم بریتێ لەوەی کە گرێبەستیان لەگەڵ بکرێت و بۆ ئەوە ئەگەر باشتریشە ئەگەر بە هەمیشەیدا بمەزرێن یان ئێمە بابەتانەمان پێشنیار کرد چکە پێشبینی ئەومان کردبوو حاڵەتێک ڕوودەداتن و مامۆستایانی وانە بێژ بەو وەزعی کە بۆ مامەڵەی لەگەڵیاندا کراوە لە ڕابردوودا کە ئیتر تاخیربوونی کرێوانە بێژیان و لە هەمان کاتیشدا ڕاڕایی لەوەی کە ئایا بەردەوام دەبن بەردەوام نابن و بەردەوام قسە لەسەر ئەوەیە ئەگەر میلاک بێتن ئەوان لە کارەکان دوور دەخرێنەوە ئەمانە بەڕاستی هەمووی هۆکارن بۆ ئەوی کەوا مامۆستایانی وانە بێژ بەم شێوازە هەڵوێستی خۆیان دەرببڕن و بێگومان ئێمە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستانیش پشتگیری لە داخوازەکانیان دەکەین و پێشمان وایە دەبێت چارەسەری بنەڕەتی بدرۆزێتی بۆ بابەتە پەروەردەش بەو بارودۆخە شڵەژاویەوە بوا بەڕێوە ناچێت بەڕاستی دەبێت قەراری جددی و یەکلاکەرەوە هەبێت بۆ ئەویکەوە بە باشی ئەو پرۆسەیە بەڕێوەبێتی وەڵامی داخوازەکانی مامۆستایانی وانە بێژش بدرێتەوە. باش مامۆستا کاتێک ئێوە یادداشتی فەرمیتان پێشکەش کردو چی وەڵامی ئێوە دراوەتەوە؟
خۆی وەڵامەکان لە ڕابردوشدا کۆمەڵک پێشنیار خراە ڕوو بۆ وەزارەتی دارایی لەوانە ئەگەر مامۆستا خانە نشین بە مامۆستانی وانە بێژ لە شوێنی دابمەزرێ یان ئەگە مۆڵەتی وەرگرت لە شوێنی دابزریان ئەوەی کە بە مەقتوعا شتێک بدرێت بە مامۆستایانی وانە بێش ئەمانە پێشکەش بۆ وەزارەت ینی پێش دووسێ مانگ ئەو بابەتانە وەکو چارەسەرێک خراە بەردەستی وەزارەتی دارایی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەڵام بەداخەوە پەلایان نەکرد لە بڕیارەکە ینی تۆزێک خاو خلیسچیان کرد و تا کارەکە بۆ ئەنجامە گەیشت کە ئێستا کە بەڕاستی بوویتە هۆکاری گرتبوونەوە و ناڕزایی دەربڕین ینی پێم وابی ئەو بابەتە دەکرا لە پێش سەرەتای ساڵەوە ئەو بڕیارە بدرابایە و پێم وابی ئەو کاتی ئەو گرفتە ئێستا سەری هەڵداوە سەری هەڵ نەدەدا بەڵام ئەوە تەبیعەتی بەداخەوە تەبیعەتی ئەو حکوومەتەی خۆمانە تا بەڕاستی نەگاتە سەر ئێسقان وەڵامی داخوازەکان ناداتەوە ئەوە ئێستا ئەوە حاڵی پەروەردەی ئێستامە تێکەوتوینە دەنا ئێمە لە پێشداش پێشنیاری باشمان کرد بۆی کە ئەو بابەتە چارەسەر بکرێت. باشە مامۆستا ئەو بابەتی مەقتوعە و بڕەموچەی کە لە ژێرناوی مەقتوعە دەدرێت بە مامۆستانی وانە بێش یاخودۆک و پێشنیارێکی و پێشکەشتان کردوون ئەمە بەشێک بۆ لەو چارەسەرانی کە وەزارەتی دارایی لەم ڕۆژانەی دواییدا باسی کردووە بەڵام مامۆستانی وانە بێش بەوەش ڕازی نین چارەسەری تر چی هەیە وەزارەتی دارایی ئەو چارەسەرانی کە باسی کردو چین هەر ئەمەیە یاخود پلانی تریش هەیە خۆی ئەزانی چۆن کە ڕازی نابن ئێمەش پێمان وایە نەختێک ڕەوایەتی تێدا لەو بابەتە چونکە ینی ڕنگ بێ ئەمە تاخیر بێ ڕەنگە ماگانە نەدرێت ڕەنگە لە هاویندا لە کاتی داوامە ببڕدرێت ڕەنگە لە کاتێکدا کە مامۆستایەک دەچێتە شوێنی ئەو وانە بێژە ئیتر بڵنگ تاکە ئەو وانە بێژە تۆ کۆتایی بە ئەرکەکەت هات یان ئەوانە هەمووی گرفتن لە بەردەم ئەو مەقتوعەیە و بۆیە مامۆستایانی وانە بێژش پیان وایە ئەوە مافەکانی زەمانەت ناکاتن پێم وابی لە پاڵ ئەوەی کاگەر مەقتوعەش بی دەبێت بڕیاری ئەوە بدرێت کە ساڵانە ماگانە بدرێتن بەبێ ئەوەی کەوا گرفتی تێبکەوێت و هەموو ماگانە ژۆک لە کاتی خۆیان بدرێتن و لە هەمان کاتیشدا ئەو میلاکانە دەستکاری نەکرێن بۆ ئەوەی مامۆستان مطمئین بن کە شکارەکانی بەم شێوەیە دەڕواتن بەڵام بەڕێی ما ینی ئەمەش چارەسەرێکی سڕکردنی واقعەکەیە ینی ئەمە چارەسەرە بنەڕەتیەکە نییە چارەسەری بنەڕەتی هەر ئەوەی وەکو لە پێشداش ئاماژەمان پێدا لەوەیە کە ئەمانە گرێبەستیان لۆ بکرێ وەکو مامۆستایانەی لە دووە جوێ ڕابردوو دوای چەند ساڵێک ئەوانە کرانە فەرمی و لە هەمان کاتیشدا ئەوانش گرێبەستیان لۆ بکرێ و بڕاستی ینی ئەمە حەلی ئەوەلیە حەلی جەزریش حەلی بنەڕەتیش ئەوەیە بە پێی پێداویستەکانی میلاک و بە پێی ڕێنمایەکان ئەو مامۆستانە دامەزرانی فەرمیان لۆ بکردەوەی کەوا ئیتر بە تەواوی بپڕژنێ سەر ڕاپەڕانی ئەرکەکانی و ئیتر ڕاڕایی و دوودڵ نەبن لە ڕۆژانە لە ڕاپەڕانی ئەرکەکانیان. باشە مامۆستا ئەو بڕەمەقتوعی کە دیاری کراوە چنێکە پێم وابێ بۆ دەرچوانی زانکۆ بۆ زانکۆکان 450,000 بۆ ئەو کەسانش کە دەرچووی پەیمانگان 300,000 شتێکی وای یان بڕە زۆر کەمە. خۆی بەڕاستی ینی ناو شار بۆ پەیمانگاکان 300,000 دیاری کراوە بۆ دەرچووی پەیمانگا دەرەوەی شاریش 350,000 بۆ بە هەڵگری بڕوانامەی بە کەلۆریس ناو شار 400 دەرەوەی شار 450 ئەکید ئەو بڕا کەمە چونکە یەکێک ئەگەر لە دەرەوەی شار بێ بەلای کەم پێویستی بە 150,000 دینار هەیە بۆ هات چۆکردن بە 100,000 دینار ینی کۆی ئەو پارەی هەتا ئەگەر لە ناو شاریش بی ینی لە شوێنێک لە بە شوێنێکی حسابی گواستنەوەی بۆ بکرێ ئەمە بڕاستی بڕێکی زۆر لە پارەکە دەڕوات بای ئەوەی بای شایستەی بای ئەوە ناکات کە ژیانی پێ بگوزارێت یعنی ئێمە بەشی زۆریان لەوانە دەزانین هاوسەریان هەیە یاخود خێزانیان هەیە و منداڵیان هەیە لەبەرەوە دەبێت خۆشیان تەرخام بکەن بۆ ئەو وەزیفەیە ناتوان هیچ وەزیفەیەشکە لە پاڵیەوە هیچ ئیشێشکە لە پاڵیەوە بکەن بۆیە دەبێت بڕی ئەو پارێ بە شێوەیەک بێت کە ئیکتیفا بکاتن وەجگە لەم پێم وابی ئەسلی پارەکەش ڕەنگە مشکلە نەبێت یعنی مامۆستا ئێوە کاتێک پێشنیازتان کرد بڕی پارەکەتان دیاری کردبوو یاخود وەزارەتی دارایی خۆی ئەم بڕی دیاری کردووە؟ نا ئەو بڕە لەلایەن وەزارەتی دارایی دیاری کراوە ئەوان بە پێی حساباتی خۆیان دیاریان کردو ئێمە بڕی پارێمان دیارین ئێمە هەمیشە لەگەڵەوە دابووینە یان گرێبەستیان لەگەڵدا بکرێت بۆ ئەوەی ساڵێک بە تەواوی لە خەم بڕەخسێت بە پشوو بە پشووی هاوینی و بە هەمیەوە لە خەم بڕەخسێن کەەوە ئەوە ساڵێک مەزمونە و ئیشکارەکانیان بە شێوەیەکی ڕسمی دەڕوات بەڕێوە یعنی ئەمە لەگەڵ ئەوە دابووینە بۆ ئەوەی هەموو ڕۆژێک چاوەڕوانی ئەوە نەبن گریمانێکیان ئەگەریشی تازە ڕووداتون ئیتر ئەوان بەڕاستی لەو نێوەندەدا بە هەڵپەستێردراوی ینی بە دیار وەزیفەکانەوە بمێنێنەوە
ئێمە ئەو بابەتەمان بەڕاستی پێشنیار کردووە و هەوڵی ئەوەشمان داوە بەڵام دیارە وەزارەتی دارایی بەم شێوەی ئێستا و پێشنیاری کردوم پێشمابی جارش کرد دووبارەی دەکەمەوە ئەمە حلێکی جەزری نیە حلێکی ڕیشەی نیە و حلی ڕیشەی هەر ئەوەیە کە ئیستحقاقی وەزارەتی پەروەردە لە دامەزراندنە بدرێت و ئەو مامۆستایانە بکرێنە گرێبەز یان بکرێنە هەمیشەیی بۆ ئیکەوە بێکجارێکی بڕەخسێن لە خەمەکانی خۆیان و بپڕژێنە سەر بەرجەستەکردنی داوامەکانی خۆیان. باشە مامۆستا 22,000 مامۆستای وانە بێشە لە هەرێمی کوردستاندا ئەمانە هەمویان لە ناوەندەکانی خوێندنە ئەرکەکانی خۆیان جێبەجێ دەکەن لە ئێستادا کە ئەوان گردبوونەوەیان ئەنجام داوە هۆڵەکانی خوێندنیان جێهێشتووە و وا بڕیاریشە هەتا داواکاریەکانیان جێبەجێ نەکەن نەڕۆنەوە هۆڵەکانی خوێندن ئەمە چ کلێنێک بۆ ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستاندا دروست دەکات؟ بێگومان کلێنێکی گەورە دروست دەکات بۆ یعنی وەڵامەکەی زۆر ئاسانە ینی ئێستا ئێمە ناوەندی خوێندنمان هەیە قوتابخانە یان خوێندنگامان هەیە تەنها مدیر بڵێن میلاکی ڕسمیە باقی لە هەولێر لە دهۆک لە قەزا و ناحیەکان لە گوندەکان ئەوانەی تر هەمووی محازرن یعنی تۆ بینە بەرچاوی خۆت مدیر بە تەنیا یان معاون بە تەنیا یان ئیدارە بە شێوەیەکی گشتی چۆن دەتوانانی ئەرکەکە ڕاپەڕێنی بە شێوازێک ئەرکە ڕاپەڕێنی ئەکید یان ئێمە کێشەیەکی گەورە دروست دەکات ئێمە زانیاری تەواومان هەیە لەسەر هەندێک ناوەندی خوێندن کە وەکو لە پێشداش ئاماژەم پێدا تەنها ئیدارە تەنها مدیرێ هەندێک ناوەندی خوێندن مدیریش نییە مدیرەکەش هەر وانە بێژە محازرە ئینجا وەرە سەر اختصاصات لە ئامادەی و لە ئەوانە ئامادەی دەزانم تا ئێستا اختصاصی فیزیا کیمیا بۆی دابین نەکراوە ئێمە خەریکە 2 مانگ لە دیراست دەڕواتە پێش وردە وردە خەریکە لە کۆتایی وەرزی یەکەم نزیک دەبینەوە یان ئەمانە بەڕاستی گرفتی گەورن دەبێت چارەسەر بکرێت ناکرێت بۆ شێوە ببینێتەوە وەم پێم وایە دەبێت وەزارەتی پەروەردە زۆر خەمخۆرانە زۆر جددیتر کە هەر وەکو لە پێشداش ئەوەندە بناگەدارم خەم خوراوە لەو بابەتە بەڵام پێم وایە ئێستا کاتی ئەوە هاتیە جددیتر خەم لەو بابەتە بخورێەوە ئەو کێشەیە هەل بکرێت دەنا هەل نەکرێتن ئیتر هەر وەکو لە وتم بەشی زۆری مەکتەبەکان یا بە تایبەتی ئەوانەی کە احتیماد لەسەروانە بێژەکان ئەمانە بەڕاستی خەوشەی زۆر گرفتێکی زۆریان بۆ دروستە بێت و ڕەنگە و گرفتانش بە ئاسانی چارەسەر نەبێت. باشە مامۆستا پێشبینێکی و گرفتانی کە لە ساڵانی ڕابردوودا بۆ پەروەردە بۆ ناوەندەکانی خوێندن دروست بۆ کاتێک مامۆسایان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کرد ئێستا دووبارە ئەم ئەزمونە بۆ هەرێمی کوردستان بێتەوە پێشەوە کاتێک مامۆسایانی وانە بێژ نەڕۆنەوە هۆڵەکانی خوێندن وەکوی کە خۆت باسیەکەی هەندێک ناوەندی خوێندنەیە هەندێک خوێندنگە هەیە تەنها بەڕێوبەرەکەی دامەزراوی فەرمیە ینی بەڕاستی ئەمە پەروەردە وەکو فەرمانگایەک نییە وەکو دامەزراوەیەکی ئیداری نییە بە چەند فەرمانبەرێک یاخود ئەگەر بە هەر شێوازێک بێت کە لە 2 ساڵ 3 ساڵ لە ڕابردوودا بینیمانە ئیتر تەناو بوو کۆمەڵک ئەگەر ینی کۆمەڵک شت ینی پەیرە و کرا کە ئەمە بەدەر لە یاسای خزمەتی شارستانی و بەدەر لە بنەماکانی وەزیفیشە بەداخەوە بەڵام بەهۆی بارودۆخێکەوە گوندە بەڵام وەزارەتی پەروەردە دامەزراوە پەروەردەییەکان هەتا وەزارەتی خوێندنی باڵا زانکۆکان ئەمانە دامەزراوان ینی ئەوە نییە بەڕاستی بە شێوەی بڵێن بۆ ڕۆژگوزەراندن بێت یان کات بەڕێکردن بێت دەبی بەڕاستی بە جددی کار لەسەرەوە بابەتە بکرێت ینی خەم بخرابە ئێمە بۆ زوو گوتمان چارەسەری کێشێوانە بێژام بکەن بۆ ئەمانکە ئەم ڕۆژگاری ئێستا کە بەڕاستی مەسەلەی هەڵپەساردنی دەوام و ئەوانە نێتە ئارا بەداخەوە کە زوو فریای ئەو بابەتە نەکەوتن و ئەکید ینی ئەم بابەتە ئەگەر خەمی باشتری لێ نەخورێت و ڕەنگە تەداعیات لێکەوتەی هەبێتن و ڕەنگە باڵ بکشێ بۆ شتی لاوەکی تریش ینی بەداخەوە. باشە مامۆستا ئێوە لە ئێستادا کە کۆڕۆنا بڵاو ڕوپێویتان کردو بۆ توشببوونی مامۆسانی کە تووشی کۆڕۆنا بوون هەندێک ناوەندی خوێندن هەیە مامۆسایکی زۆر تووشی کۆڕۆنا بوو مامۆسانە لە ماڵەوەن ئێستا ئەگەر مامۆسانی وانە بێژیش نەبێت کلێنێکی گەورە دروست دەکات ئێوە ڕوپێویتان کردو بۆ ئەمە بۆی بزانن چەند مامۆسا تووشی کۆڕۆنا بوون لە ئێستادا لە ماڵەوەن بۆ ئەوی شوێنیان پڕ بکرێتەوانێ خۆی ئەزانی چۆن ینی ئەو مامۆستایانەی کە تووشی کۆرۆنە بن جاری خۆشببختانە ژمارەکەیان لەسەر تاسەری هەرێم مەبەستمان نەک لە دەڤەرێک چونکە لە هەندێک دەڤەر بوون منە لە قەڵازەوانە ڕەنگە ڕێژەکەی زیاتر بێت لە هەندێک ناوەندی خوێندن بەڵام بە شێوەیەکی گشت هێشتا ڕێژەکە برین کەمە دەتوانم بڵێم زۆریش کەمە
بەڵام هەیە ئەوە ینی ناشاردرێتەوە هەیە توش بوون بە کۆرۆنا ئەوانە بەس ئەوانە ینی مۆڵەت وەردەگرن و مۆڵەتەکانیان بریتە لە 2 هەفتە تا 20 ڕۆژ ئەوانە چاک بنەوە دێنەوە سەر کارەکانی خۆیان و ئومێدی شمایە لە خوای گەورە داواکارم کە هەمویان بە تەندروستێکی باشەوە کاوانەی توش دەبن و کەست کەس لە مامۆستایان توش نەبن داواکاری و نزا دەکەین بەردەوام بەڵام ئەوانە پێم وانەیە کێشەی ئەو مامۆستایانە کە تووشی نەخۆشی کۆرۆنا بن ڕاستە تاسیراتی خۆی هەیە کاریگەری خۆی هەیە بەڵام ئەوەندە کاریگەر نییە بەقەت ئەوەی کە هەڵپەساردنی دەوام لەلایەن مامۆستایانی وانە بژێتکەوان ژمارەکانیان زۆرە و ئەوان کاریگەریان ڕاستە خۆیان دەبێت لەسەر پرۆسی پەروەردە بۆیە هەروەکو لە پێشداژوتم ناشکرێتەوە بۆ 14 ڕۆژ مۆڵەت یان بۆ 15 ڕۆژ مۆڵەت مامۆستایەکی وانە پێشبینە ئەمە ئەوەش ناکرێتن بۆیە 2000 هەر دەگەڕێنەوە سەر ئەو بابەتەی بۆ ئەوی پرۆسی پەروەردە گرفتی گەورەتری تێنەکەوێت کێشەی مامۆستایانی وانە بێش چارەسەرکەن و مامۆستایانی توژش بە کۆرۆنا کە سەلامەت دەبن ئینشاڵڵا دەگەڕێنەوە ناوناوانەکانی خۆیتن قرەبووی ئەو ماوەش دەکەنەوە چونکە ئەمە بەڕاستی ئەرکێکە لە ڕابردوودا سەلماندویانە مامۆستایان و لە ئێستاشدا بە هەمان شێوە ئینشاڵڵا سەلامەت دەبن و دەیسەلمێنن ئەو بابەتە. باشە مامۆستا وا بڕیارە وەزارەتی پەروەردە و تەندروستی کۆبوونەوەی ئەنجام بدەن ئێوە نوێنەرتانە بێ لەوێ بۆی هەم بۆ ئاگاداربوون لە دۆخەکە هەم بۆ ئەوی کە ئێستاش لە ناو مامۆستانی وانە بێژدا هەیە ئەو گرفتانی کە هەیە و داواکارانی کە هیانە پێشکەشی ئەو لانانی بکەن یاخود لەگەڵ وەزیری پەروەردە وەزیری تەندروستی قسان لەگەڵا بکەن. خۆی ئەمە لە پار ساڵ هەوڵی زۆرمان بۆ ئەوە بووکەوە زۆرترین مامۆستا بە بکوترێن بە پێکوتەی کۆرۆنا و هەر بۆ ئەو مامۆستاش لەگەڵ وەزارەتی تەندروستیش ڕاستەوخۆ دانیشتنمان کرد و لەگەڵ وەزارەتی پەروەردەش بە هەمان شێوە و داوای ئەومان کرد کە هەڵمەتێکی سڕوپڕیش لەسەر هەموو ئاستەکان بکرێت بۆی کە مامۆستایان خۆیان بکتن بە پێکوتەی کۆرۆنا ئەمە بەڕاستی بۆ ئەومان بوو کە نەگەینە ئەو ڕۆژانە کە ئێستا ینی مەترسی هەیە لە سەر تەندروستی بەشێک لە مامۆستایان لاو ناوەندەکانی خوێندن بەڵام دیارە بە خۆتان دەزانن هەڵمەتەکە کرا بەڵام هەڵمەتەکە و هات سڕوپڕ نەبوو بەڕاستی بۆ ئەویکەوە باوەڕ بە مامۆستایان بهێندری خۆیان بکتن بەشێک لە مامۆستایان ئێستاش باوەڕیان بە پێکوتەی ڤاکس کۆرۆنا ئەوشتانە نییە کە ئەمە خۆی لە ڕووی تەندروستیەوە دەبێت هەمومان باوەڕمان پێ هەبێت و بۆ ئەویکەوە خۆمان بکتی لەبەرەوە بەڕاستی ئەمە سەبارەت بە کۆبنەوەی لژنەکان بەداخەوە نوێنەری یەکێتی مامۆستایان بانگ ناکرێت لەو کۆیانە لەو کۆبنەوەانە کە بەپێی قانونی کە لە پەرلەمان دەرچووە بەپێی مادەی 20 حەق یەکێتی مامۆستایان لە هەموو لژنەکان لەسەر ئاستی باڵا و لەسەر ئاستی خوارەوەش پەروەردەکانیش ئەندام بێت بەڵام بەداخەوە کاری پێ ناکرێت و من پێشم وایە ئەمە ڕاز نییە چونکە یەکێتی مامۆستایان وەک دامەزراوەیەکی پەروەردەیی خەمی جدی لە پەروەردە دەخوات خەمی ئەو پێش ئەو پتێڕوانەی پێشان هەبوو کە مامۆستایان ئەوە ینی ئۆپۆزیسیۆن و بەس داکۆچی لە مامۆستا دەکەن نەخێرەمە داکۆچی لە مامۆستا و لە پرۆسەیەکی پەروەردەی باشەکەین بۆیە بەڕاستی حەقا حکوومەت لژنەکان بە چاوی تەقدیرەوە کە یاخود بە واقعی ڕۆڵی یەکێتی مامۆستایان بەرجەستە بکەن و بانجام بکەن چکە ڕەئیمان هەیە لەسەر بابەتەی و هەر بڕیارێکیش بدرێت لە کاتێکدا ئێمە بەشدار بین داکۆچی لە بڕیارەکە دەکەین بۆ ئەوی کەوا جێبەجێ بیتن بێگومان ئەگەر لە بڕیارەکان ئێمە ئەندام نەبین یان لە سێغاکردنی ئەندام لێبین وەکوەوەی نییە ئێمە داکۆچی هەتا سەر ئێسخانی لەگەڵ بکەین بەڕاستی. دەستخۆش زۆر سوپاس بۆ عەبدوڵاحید محەممەد سەرۆکیەتی مامۆستانی کوردستان کە ڕاستەوخۆ لە سودیەکانەوە لە هەولێرەوە میوانیم کاتژمێرە بووی سوپاس بۆ زانیاریەکانت.